ئاگرەکەی سەر ڕێگای گوێر کۆنتڕۆل کراوە هەیە بار هەڵگرێت و چەند تانکەرێکی خەزمکردنی گاز و سوتەمەنی سوتاوە. ئاگرەکە بە دیاریکراوی لەسەر ڕێگای هەولێر گوێر لە نزیک گوندی تەرجانە. من قسەم لەگەڵ خاوەنی بار هەڵگرەکە کرد کە ئۆتۆمبیلەکەی سوتاوە باسی لەوە کرد شۆفێری لەسەر بە بەڵام نانەوێت قسە بکەن بەهۆی ئەوەش بۆ ئاگرەکە کە لە کاتی بەتاڵکردنی گازەکەی نێو بار هەڵگرەکە مۆلیدەکەی بندەستی شەڕارەی کردەوە بەهۆی بەنزینەکەەوە ئاگری گرتو لە ئێستادا ئاگرەکە کۆنتڕۆل کراوە. ئەوەی هەیە زیاتر لە 10 تیمی بەرگری شارستان لە شوێنی ڕووداوەکە بوون. جا دەمێت باسیەوە بکەم ئاگرەکە بە ئاو نەدەگوژایەوە ئەوەی هەبوو بۆ مەوادەیە کە فومی پێ دەڵێن بەهۆی ئەوەوە زیاتر ئاگرەکە گوژایەوە یعنی سەرەتا بە ئاو کۆنتڕۆل نەدەکراوەی بە چاو دەبیندرا بەڵام کە من قسەشم لەگەڵیان کردەوە بە هەمان شێوە باسییانەوە کرد کە بەهۆی ئەم فوما ئیدی مەوادەکە پاو کاریگەری هەبوو لەسەر گوژانەوەی ئاگرەکە لە ئێستادا ئاگرەکە بە تەواوی کۆنتڕۆل کراوە تەنها سارکردنەوەی بار هەڵگر و ئەو کەلوپەلانێک کە لە نزیک شوێنی ڕووداوەکەیە سارکردنەوەی بۆ دەکرێت.